ویوسیا ما ایروجت بینره ام گرک هم کسه هم کرده ریخستنی بین نریخستنی بین ام دسته بین ام آلکاری عملتی خوبی خۆپێشاندانە کوردستانیên bajarê Eskilistûna Swêdê xelekeke ji zincîreya çalakî û xwepêşandanên revenda Kurd li tevahiya Swêdê ji bo derberîna nerazîbûn û hêrsa xwe berember êrişa hêzên tarî ser bajarê Serêkanî li Rojavayê Kurdistanê. ئێمە بە ناوی گشت کوردانی هەر چوار پارچەی کوردستانەوە کۆمەڵی کوردستانی لە شاری ئەسکلستوونە خۆپیشاندانەکەین دژ بە سیستێمی و سیستێم و ڕژێمی سووریا کە ئەو جۆر و سیستەمە ئێکا دژ بە گەلی سووریا بەگشتی و گەلی کوردیش بە تایبەتی لەوێ ئەمە ئەمانەوە ڕێی خۆمان دەرببڕین و ئێستا جوان سویدیەکانیش لێرە جوان لێبێت و ماوەیەک بەشدارە بن لەگەڵ بەڕاستی پێویستە بە بۆچوونی ئێمە پێویستە هەموو لایەنە کوردەکان و سەرکردە کوردەکان کارێکی وا بکەن کە پێکەوەی هاودەنگ و هەڵوێست بن بۆ ئەوەی کەوا کارەکە نەبێتە شەڕی کورد و عەرەب بەڕاستی ئێستا چەند کەسێکی کە نەزان ئەیانەوێ ئەوە بخەنە ئەو قاڵبەوە هێشتا سیستێمی سووریا نەڕووخاوە هەندێک هەن کە ئەیانەوێ شتەکە وای لێ بکەن. Hêzên siyasî û civakî yên Rojavayê Kurdistanê şermezariya xwe diyar kirin berember dagirkirina Serêkaniyê û desteya bilindiya Kurdî ku gelek hêzên siyasî di nav wê de hene di beyannameyekê de diyar kir ku ew hêzên tarî ku Serêkanî dagir kirine divê bi zûtirîn kat bi cê bihêlin û ji wir derkevin. ئێمە وەکە ڕەوشنبیر و هێزێ سیاسی و کوردێ وڵاتپارێز ئەم دبینن گۆ ئازادکردنا سووریە نەش قامشلۆ دەست پێکێ نەش سەرێکانیە دەبسێت کە ئازادبوونا سووری ji cihê herî bilind dest pêdike ji Şamê dest pêdike rejêmê ji wê derê helênin êma weka Kurd weka hêzê siyasî weka rewşenbîra weka hemû miletê Kurdê Sûrî em dibînin got hatina vê cemaetê got hatina menteqa Serêkaniyê pêwîst nebû em weka Kurd em karin منطقه خو بپارێزن ئەم کارن ئاریکاریە وڵاتی خۆ بکەن و ئەم ببنە بنگه ji هەر کەسێکی گۆ هەموو جهێ سووری بازدایی ببێ ئەم وەکە مالن جوانارە حتا وی وەختی الشعب يريد إسقاط النظام الشعب يريد إسقاط النظام الشعب يريد إسقاط النظام Divê rewşa hane Nezelal'da beşdarên xwepêşandanê dibêjin aramî û seqemgiriya li navçeyên Kurdan ne bi dilê hinek aliyan bû û ji ber wê yekê jî êriş hate ser Serêkanî û dikare biçe ser gelek cihê din jî eger Kurd ne yekdest bin. Ji bajarê Eskilistûna Swêdê Salih Kobanî Kurdistan TV.